هەر وەک دەزانرێت لەو کاتەی کە خاکی کورد داگیرکراوە لەلایەن مەغۆلەکانەوە قۆناغ بە قۆناغ، هەر لەو کاتەوە ژنان قوربانی سەرەکی ئەو جەنگ و داگیرکاریانن کە لە هەموو شوێنێک ئەنجامیان دابێت بەوەی کە ژنیان کردووە بە کۆیلە و کەنیزەک لە خاکەکانی تر وەگەلی کورد و گەلانی ناوچەکان کۆمەڵ کوش کردووە و داگیری کردووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی بە هەمان شێوە تا ڕۆژی ئەمڕۆمان لەسەر خاکی کوردستان دەوڵەتی خۆیان بنیاد ناوە و ئەیانەوێ بە هەموو شێوازێ کورد لە ناو برن. بۆیە بە هەموو شێوە جۆرێک و هەوڵیان داوە بە هاوکاریکردنی داعش و لە داگیرکردنی کۆمەڵکوژی کەنیزەکردنی ژنی کورد لە شەنگال و ئەفرین و کۆبانی و شوێنەکانی تر. وە لە برادۆست و ئێستاژ لە زینی وەرتێ ئەو هێرش و بۆمبابارانە کرایە سەرکەمپی پەنابەرانی مەخمور کە لە دەست دەوڵەتی فاشستی تورک پەنایان هێناوەتە عێراق و باشووری کوردستان. بووە بەهۆی گیان لە دەستدانی سێژنی بێتاوان بەدەر لە کۆمەڵکوژی دێرسیم و چەندین کۆمەڵکوژی تر کە مێژووی عوسمانی پڕە لە تاوان بەرامبەر بە کوردان و گەلانی ناوچەکە تەنانەت ئەرمەن و ئاسووری و ڕۆمانی و هەنگاری و یۆنانیش. و دەوڵەتی تورک هێرش و داگیرکاری لە وڵاتانی وەکو سووریا و لیبیا ئەنجامی داگیرکاری و دەستوەردانە لە وڵاتانەی وڵاتی تریش. ئێسەش ئەم هێرشانە هەوڵی داگیرکارین و مەترسی زۆری هەیە. وەکو دایکان ئەڵێن شەڕ نەهامەتی و ماڵوێرانی دێنێت، هێشتا زامی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و شەنگال و شوێنەکانی تر ساڕێژ نەبووە. ناکرێ بهێڵین ئەو ئازارانە دووبارە ببێتەوە، تووشی جەرگسووتان بینەوە، چونکە ئێمەی دایک لە هەر شوێنێک بێت هەر دایکین و ئازاری ڕۆڵەکانمان ئەمان سووتێنێت، چونکە دایک بە لە دەستدانی ڕۆڵەکانیان دەسووتێن، ژن بە لە دەستدانی هاوژینەکانیان و کچان و خوشکان و بە لە دەستدانی برا و کەس و کارەکانیان هەموو ماڵوێران دەبن. ئێمەی دایک هەمیشە و ئێستش ئاشتی و ئارامیمان دەوێت بۆ ڕۆڵەکانمان و ڕۆڵەکانی دایکانی تریش وەکو گەلانی تر. ئێمەی دایک ئامادەین لە پێناو ئاشتی و ئارامی لە ئەگەری هەر هێرشێکدا کە ڕوو بدات نێوانگیری پارتەکان بکەین و بەسەری سپی و لەچکی سپیمانە هەوڵی خۆمان دەدەین تا هیچ جۆرە شەڕێک ڕوو نەدات. ئامادەین سەردانی هەموو هێز و لایەنەکان بکەین و بە ئەرکی خۆمانی دەزانین وەک دایک، چونکە دایکان ئیتر بەرگەر ئەو هەموو جەرگسووتانە ناگرن کە لە شەڕی ناوخۆ و شەڕەکانی دژی داگیرکاری گیانی ڕۆڵەکانیان لەدەستداوە. بۆ ئەوەی شەڕ لە نێوان ڕۆڵەکانمانە دروست نەبێت، داوا لە هەموو هێز و لایەنەکان دەکەین گوێ لە دایکان بگرن و هەست بە سووتانی جەرگ و دڵمان بکەن، باچی ترگەلەکەمان ڕوبەڕووی نەهامەتی و ماڵوێرانی نەبێتەوە. ئەزانن سووتانی دڵ و جەرگووی دایک چەند بەسۆ و بە ئازارە. نابێت لەوە زیاتر بۆ دڵخۆشکردنی داگیرکەران خاکمان پارچە پارچە بکرێت. داوا لە ڕۆڵەکانمان دەکەین پێشمەرگە بنیانگەری لە با چەکەکانتان ڕوو لە یەکتر نەبێت، با پشتی یەک بگرین، یەکێتی نەتەوەی کوردستان بنیاد بنێن و خوێنی یەکتری مەڕێژن، با چاوی دایکان جاریکە پڕفرمێس نەبێت. ئەوە ئێمەی دایکان بە دڵی سپی و سەرپۆشی سپی و لەچکی سپیمانەوە داوای ئاشتی دەکەین لە هەموو لایەک، و داوا لە هەموو دایکانی کورد دەکەین، داوا لە هەموو خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەر دەکەین کە لەگەڵمان دەستی ئاشتی درێژ بکەین و نەهێڵن خوێنی ڕۆڵەکانمان بڕێژرێت. ئێستا هەموو جیهان وێڵن بە دوای چارەسەرکردنی بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە ڤایرۆسی کۆرۆنا. ناکرێ ئێستا کورد خوێنی کورد بڕێژێ تا داگیرکەران سوود وەربگرن لەو شەڕ و ناکۆکیانە. بۆیە ڕۆڵەکانمان هیوادارین ڕۆڵێکی مێژوویی بگێڕن لە کۆتایی هێنان بە ناکۆکی شەڕی نێوانتان. دایکانی ئاشتی خواز
24/2004 دایکان پەنجەی سەرکەوتن بەرزەکەینەوە هەمومان بێکەوە دڵێن بێژی یەکێتیە گەلێ کورد بێژی یەکێتیە گەلێ کورد